خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لەبێ لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. کۆمەڵە گۆڕانکاری لە دەوروبەری عێراق و هەرێمی کوردستان ڕوودەدەن. هەندێک جار دەڵێن خۆتان بۆ گۆڕانکاری ئامادە بکەن و زۆر جاریش کە باز دێتە سەر پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێن هەرچی زۆر حکوومەت پێک بێنن بۆی ڕوبەڕووی مەترسیەکان ببنەوە. چی ڕوودەدات، چی دەگوزارێت هەرێمی کوردستان، چ پۆینتێکە لەو گۆڕانکاریانە لەکوێی نەخشەکەدایە و ئێستا بەگشتی کورد لە ناو گۆڕانکاریەکاندا شوێنی کوێیە، ڕۆڵی هێزوو لایەنە سیاسیە کوردەکان، یەکێتی نیشتیمانی کوردستان و بە تایبەتیش چ جۆرە حکوومەت و حکومڕانیەک بۆ ئایندەی هەرێمی کوردستان پێویستە دوای ئەوەی ساڵانێکی زۆر کەم و کورتی وێڕایەوەی کە ئەگەر شتێکی باشیش کرابێ بەڵام کۆمەڵێک گەندەڵی و کەم و کوڕی و بۆشایی گەورە لە حکومڕانی هەرێمی کوردستاندا هەیە. هەموو ئەو بابەتانە بە سوپاسێکی زۆرە و لەگەڵ بەڕێز ئارێز عەبدوڵڵاه ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان گفتوگۆکەین. ئاگادارێز بەخێر بێت. زۆر سوپاس. ماندوو نەبێت. زۆر سوپاس. نیمانەت بەخێر ماوەیەکە ئێمە بێکەوە دانەنیشتین گفتوگۆمان نەکردەوە. تا گفتوگۆش لەگەڵ جەنابەت تام و چێژی وادارم دەرەقەتی تەوەرەکان بێم هەمووی لەگەڵ جەنابەت باسکەم ئەوی لای خۆم دامناوە. زۆر سوپاس. سوپاس دووبارە سوپاس دەکەم. لەوە دەست پێ بکەین ئەگەر بەرچاوڕوونیەک دێبینەرەکانە مەسەلەن چی هەیە ئێستا، بەڵام مەسەلەن زۆر دوور ناهەر لە دەوروبەری عێراق و هەرێمی کوردستان و هەرێم لە نەخشەکەدا لەکوێیە. زۆر سوپاس کاک زانا. هەموو دنیا باسی گۆڕانکاریەکانەکەن بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەرێمی کوردستان و عێراق بەشێکن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. لە ماوەی ڕابردوو گۆڕانکاری گەورە بینران. بارودۆخی فەڵەستین غەزا بینیمان بە چ قۆناغێکدا تێپەڕی و گەیشتە کوێ. بارودۆخی لوبنان گۆڕا، بارودۆخی سووریا گۆڕا. ئەوانە هەموو پەیوەندیان بە یەکترەوە زنجیرەیە و ئەوانش هەموو پەیوەندیان بە عێراقەوە هەیە. عێراقیش پەیوەندی بە ئێرانەوە هەیە. لەناو ئەو بارودۆخەی کە هەیە، لەسەروی ئەو بارودۆخەی کە هەیە لە ئەو نیاواتە لەو دی و لەو دیوی ئەو ناوچانێک کە گۆڕانکاریان تێدا بووە، دوو جەمسەر هەن یاخود دوو لایەن هەن ڕکابەری یەکتر دەکەن، دژایەتی یەکتر دەکەن، ململانی یەکتر دەکەن. یەکیان ئەمریکایە، ئەویتریان ئێرانە. واتە ئەمریکا ئەیەوێ ئەوەی کە هەبووە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بیگۆڕێ. ئێران پێشتر دەیویست گۆڕانکاریەکان لە بەرژەوەندی خۆی بێ و پێگەی ئێران لە فەڵەستین بەهێز بوو، پێگەی ئێران لە لوبنان بەهێز بوو، پێگەی ئێران لە سووریا بەهێز بوو. لەوێ بە حکمی کەوتنی بەشار ئەسەد و داڕوخانی ڕژێمی سووریا و بە حکمی پاشەکشەی حیزبوڵڵا و شکستی حەماس، یعنی ئۆتۆماتیک پێگەی ئێرانیش بێهێز بووە. ئەوە ڕاستیەکە هەمومان هەستی پێ دەکەین. بەڵام کێشەکە لێرەدا ئەوەیە ئەمریکا بەوەندە واز نایەنێ. چۆن پێشتر ئێران بەوەندە وازی نەدێنا بە ئێران و هەژمونی لەسەر عێراق وازی نێت هەوڵی دەدا پێگەی خۆی بە بەرەو پێشەوە بە یاخودەوەی پێی دەڵێن کەوانەی شیعی دروست بکە. ئێستا ئەمریکا لەوەندە ناوەستێ. فشاری خستۆتە سەر عێراق بۆی عێراق بێلایەن بێ، لانی کەم بێلایەن بێ، واتە لەژێر هەژمونی ئێران دەرکەوێت. ڕەنگە ڕاستە و خۆ ئەو قسەیان نەکرێت لە ڕاگەیاندن، بەڵام کاتێک باس لە میلیشیەکانێکە کاتێک هەندێک جار بە بردومانی بنکە و بارەگای هەندێک لە هێزە چەکدارەکانی حەشدی شعبی دەکا، ئەوە پەیامن بۆ عێراق و ناڕاستە خۆش لە ڕێککەناڵەکانی دیپلۆماسی ئەویان ڕاگەیاندووە. ئێرانیش بە هەمان شێوە، ئێرانیش حەزەکە عێراق هەر پشتیوانی بێ، هەر دۆست بێ، هەر هاوکار بێن وەکو جاری جاران. ئێمە خۆمان نزانین 2 ساڵ پێش ئێستا ئەوەیەکی دەنجێکی بەهێزی عێراق هەبوو، دەیگوت پێویستە هێزەکانی ئەمریکا لە عێراق دەربچن. بۆ زۆر جار عێراق دەیگوت دەنگە دەنگێکی ئێرانی بوو یا مجاملەیەکی ئێرانی بوو؟ ئێرانی و
دۆستەکانی ئێرانی بوون هەمووی هەردوو لای بوو لە عێراق و ئەمریکا دوشتی کردو یەکەم ئێمە هێزەکانمان ڕاوێژکارین و بۆ ڕوبەڕبوونەوەی داعش لەوێنە ڕاوێژکارین و بە ڕوبەرین داعش لەوێنە ئامادەین بڕۆین ئێستا نام ئێستا کە ئیشتۆتە ئەوەی لە ئەو لایەنانێک کە پێشتر داوای دەرکردنی هێزەکانی عراقیان دەکرد ئێستا مەمنونن هێزەکانی ئەمریکا بمێننەوە بە مەرجێک لەوەندە بوەستن واتە ئێستش ململانێکە تۆندە ئەوەی کە دیارە ئەو پلانەی کە ئەمریکا هایتی و یەکێک لە داردەستەکانی ئەمریکا لە ناوچەکە ئیسرائیلە بەوەندە ناوەستن ئەوان دڵنیان ئەمریکا ئەبێ لە پێگەی خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دڵنیا بێتەوە لە ئایندەی خۆی دڵنیا بێتەوە ئەوەی ئەوێ هەژمونی ئەوێ لایەک لە لایەکی تریش ئەبێت دڵنیا بێتەوە کە ئیسرائیل چیتر لەژێر هەڕەشەی ئەموو ئەودانیە و ئیسرائیلیش بە هەمان شێوە ئەوە هەیە بەس بۆ ئەو بابەتە وەکو شەڕ بووە شەڕ لەوەی لای خۆمان ناڵێن شەڕ لە بادینان تۆز لە دەرچێمە شەڕ لە بادینان بووە بەڵام تۆز لە دەرکەی ئێمەشە نا هەیە تۆز لە دەرکەی ئێمە هەیە ئێمە هەستی پێەکەین کۆتایی نەهاتووە ئەو شەڕە وازیان ینی لەگەڵ ئێران ڕاستە خۆ لە شەردانین بەڵام یانەوێ بە شێوەیەک لە شێوەکان لەگەڵ ئێران ڕێککەون بە کەمترین زیان وکو خۆیان ئەڵێن ڕێککەون لەگەڵ ئێران ئێستا گفتوگۆ هەیە لە نێوانی ئەمریکا و لە نێوانی ئێران ئەو گفتوگۆیانە باشن من بەش بە حاڵخۆم هیوادارم گفتوگۆکان سەر بگرن چونکە کاتێک گفتوگۆکانی نێوان ئەو دوو هێزە سەر دەگرێ بارودۆخی ناوچەکەش ئارامە بێتەوە بووە و مەترسی دروستبوونی جێژاوێکی تر ململانەیەکی خوێناوی تر لە ناوچەکە لە ئێمە دوورەکەوێتەوە بەو شێوەیە ئەکرێ بڵێن ئەوەی گۆڕاوە ئەوەی تا ئێستا ئەو گۆڕانکارین بۆ هەنگاوێکە هەنگاوی دوم و هەنگاوی سێمیش بەڕێوەیە هەنگاوی دوم و هەنگاوی سێم چ بە ئاشتی بێت چ بە شەڕ بێ ئەبێ بگۆڕێ ئەمریکا و ئیسرائیل و هاوپەیمانەکانیان سوورن لەسەر ئەوەی ئەبێ دڵنیا بنەوە کە ئێران ناتوانێت چی ئەتۆمی دروست بکە ئێرانیش ئەوە بۆ خۆی بە ئیهانە دەزانێ بە ستەم دەزانێ کە و چاقی هەیە بۆچی ئیسرائیل چەچی ئەتۆمی هەبێ ئێران نەیبێ بۆچێ پاکستان هەیبێ ئەو نەیبێ بۆچێ فلان دەوڵەت هەیبێ ئەو نەیبێ پێی وایە ئەو خۆتی هەڵقورتاندنە و پێشێلکردنی مافی ئێرانە باش تەورەکەی ئێمە ئەوە بۆ دەورە کوتانەوەی ئەو دۆخەی کە لارێمی کوردستان و عێراقیە ئەوە ئێستا ئەو بارودۆخەی کە هەیە وەکو باسم کرد ئێستا عێراق هەرێمی کوردستانیش بەشێکە لەلایەک کاریگەری ئەمریکای لەسەر هەژمونی ئەمریکای لەسەرە چونکە پێگەی ئەمریکا لە عێراق لانیکەم سەربازی بەهێزە لەلایەک هەژمونی ئەوەی لەسرە ئێرانی لەسرە لەو ناوە نازانی بە چ ئاراستەیەکدا دەڕوە تا ئێستا نازانی بە چ ئاراستەیەکدا دەڕوە ڕەنگە لێرە و لەوێ قسەیەک بکرێ قسێ کری بزانین کام لا سەرگری کام لا سەر ناگرێ بەڵام ئەبێ عێراق لەو ململانێ لانی کەم خۆی بێلایەن بکاتن بێلایەنبوونی عێراق لەو ململانەیە لە بەرژەوەندی هەموو لایەکە بەڵام ئایا ئەو لایەنانەی کە دەسەڵاتیان بەدەستە لەسەر کورسی دەسەڵاتن لە عێراق ئەتوانن خۆیان بێلایەن بکەن لەلایەک ئەیخۆ هەژمونی ئێران زۆرە لەسەر عێراق لەلایەک هەژمونی ئەمریکاش زۆرە یانی واتە ئەکرێ بڵێن ئێستا باری هەرەگران لەسەر پشتی دەسەڵاتدارانی عێراقە چۆن خۆیان یەکلای دەکەن و ئایا ئەو شەقامی سیاسی یاخود با بڵێن یانەی سیاسی عێراقی دابەش دەبێ ئەبێتە دوو ئاراستەی جیاواز یاخود بە یەک ئاراستە جارێکی کە بە تایبەتشی ئەکان ئەتوانن کۆبنەوە و هەڵوێستێکی یەکگرتوو پیشاندن خۆیان بەلایەکدا بشتێن یاخ بێلایەنی خۆیان بەڕاستی ڕابگەێنن لەو بارودۆخە هەرێم لەو کوردستان هەمان سیناریۆ هەرێمی کوردستانیش لە هەمان لەو چوارچێوێدایە گەورەترین هەڵە ئەوەیە ئەگەر هەرێمی کوردستان بیکە یا لایەنێک لایەنەکانی هەرێمی کوردستان بکە خۆی لە چوارچێوەی عێراقی بە دوور بگرێ واتە سیاسەتێک بگریتە بەر جیاواز بێ لە سیاسەتی گشتی عێراقی سەبارەت بەو ململانەیە ئەگەر هاتوو کارێکی لەو جۆرە بکرێ چکە هەندێک جار جێمان لە هەندێک قسابی یا هەندێک جار خۆشحاڵی دەرەبڕێ بەوەی کە عێراق کەوتۆتە ژێر فشارێکی لەو جۆرە ڕەنگە لە بەرژەوەندیمە بێ بەرژەوەندی ئێمە من ئەوەی کە دەیبینم ئەوەیە لەگەل لایەنە عێراقیان بێکەوە لە گفتوگۆدا بین عێراق و هەرێمی کوردستان بەیەکەوە یەک ئاراستەی سیاسیمان هەبێ لەو ململانەیە توندەی کە لە ناوچەکەدا هەیە ئەو هێڵەیە کە لە فەڵەستینەوە دەست پێ دەکات تا دەگاتە تاران ئەوەی هەیە بەشی دووەمی گۆڕانکاریەکان
بەشی دومی گۆڕانکاریەکان ئەزانین سووریا ڕژێمی بەشار ئەسەد ڕوخا نەڕوخێندرا بێ بزانین نەڕوخێندرا ڕوخا گەندەڵ بوو هەرسی هێنا تەواو بوو ئەوانەی ئێستا دەسەڵاتیان گرتو دەدەست خۆشیان لەو بڕوایانە بوون ئەو دەسەڵاتە بگرنە دەست لەو بڕوایانە بوون و ئامادەکاریشیان نەبووە ڕەنگە کاتێک شەڕیان دەست پێ کردەوە پشتیوانیان هەبوو بۆ گرتنی هەندێک ناوچە بۆ نمونە لەمە حەلەب و نازانم ئەو ناوچانە بگرن بۆی فشار بخەنە سەر بەشار ئەسەد بۆی گفتوگۆ بکە بەڵام کاتێک ئەوان چوونە پێش ئەو ڕوخا ئێستا ئەوەی دەسەڵاتی لە سووریا بەدەستەوەیە دەسەڵاتێکی دەڵەمەیە بەهێز نییە یەکەم لەبەر ئەوەی بەهێز نییە وەکو باسم کرد خۆی بۆ ئامادە نەکرد بۆ ئەو هێزە گەورە نییە ئەو هێزەی کە بوو ئۆپۆزیسیۆنێکی بە قووەت نەبوو هەنگاو بە هەنگاو ڕژێمەکەی نەڕوخاندووە لەلایەک کە ئەوانەی ئێستا لە دەسەڵاتن چ وەکو کەس چ وەکو لایەنە چەکدارەکان ئەو لایەنانە چەکدارەکانی لە دەسەڵاتن هەمویان لە لیستی تیرۆردان هەمویان لە لیستی تا ئێستا لە لیستی تیرۆر دەرنەهێنراون ڕاستە هەندێک گفتوگویان لەگەڵا کرێ بەو ئومێدەی ئەوان لەلایەک واز لەو تند و تیژی و تندڕەویەی بین و بگەڕێنەوە سەر هێلەکی ڕاستەقینەوە بتوانن معاملەیەکی ڕاست لەگەڵ کۆمەلگای نێودەوڵەتی بکەن بەو ئومێدیە لەلایەکی تریش بۆی ناوچەکە گەشەنە لەوە زیاتر کێشەکان تەشەنەکە وەکو گورگێکیش ئەو لایەنە سونیە متەتەڕیفەی یاخود تندڕەوەی ئێستا دەسەڵاتی لە سووریا بەدەستەوەیە وەکو گورگ پیشانی ئێرانی دەدەن واتە بەڕاستی دوو بابەتە بابەتێکیان ئومێدێکیان هەیە بە ئەوەی کە ئاراستەی سیاسی خۆی چۆن ئەحمەدی شەرع جلوبەرگەکەی خۆی داکەندووە بۆین باخی بەستووە ئەیانەوێت سیستەمە سیاسیەکەشی بەو شێوە بەڕێوە بێ یاواتە بیرکردنەوەشی بەکو جلوبەرگەکەی بێ لەلایەکەی تریش من پێم وایە وەکو فەرخە گورجێک دایان ناوە پیشانی ئێرانی پێدەترسێنن نەک ئێران حیزبوڵاشی پێدەترسێنن باش ئەوە لەو دۆخە کاگارێس هەرێمی کوردستان بەڕێزت ئاماژت بۆدا کە ئەگەر چت بە هەر دیوێ کابکەوەیان خۆی دا ببڕێ لە ئیتیزاهای عراقیەکە زەرەر دەکات ئێمە شایەتی ئەوە بووین لە ماوەی ڕابردوودا هەرێمی کوردستان علاقاتیشی موحەدی نەبووە وەکو حکوومەت لە بەرامبەر بەغدا علاقاتێکی موحەدی نەبوو بەرامبەر ئێران و بەرامبەر تورکیاش وایە ئێستا ضرورەتی پێکەنانی ئەو کابینەی دێمە ئەبێت چۆنی بێت بە تایبەتی لەوەی کە ڕێیەکی موحەدی هەبێ بۆی بەرامبەر بەغدا بەرامبەر کێشەکانی بەرامبەر بەغدا تێڕوانینی بەرامبەر بەغدا بەرامبەر تورکیا بەرامبەر ئێران لانی کەم ئەو سێگۆشەیە یەکەمین شێت پێکەنانی حکوومەت ئەرکە چەندین مانگە هەڵبژاردن کراوە 6 مانگ و 1 ڕۆژە 6 مانگ و 1 ڕۆژە کەسی حکوومەت پێک نەهاتووە ئەوە کارێکی نایاساییە نەریتێکی خراپەوە ئێمە بەداخەوە فێربووین لە هەرێمی کوردستان هەموو شتەکانمان ماوەیان بەسەرەچی درێژەکەینەوە ماوەیان بەسەرەچی ئەو خراپە ئەو کارێکی باش نییە ئەبێ دەبواە پێک بهێندرێ بۆ پێک نەهێنرا ئەبێ ئێستا پێک بهێندرێ بێگومان ئەبێ پێک بهێندرێ یەک دوو کاتێک کابینە پێکە بێ نابێ ئەو کابینە وەکو کابینەی ڕابردوو بێ تازە خۆت باست کرد گوتت یەک ئاراستەی سیاسی یەک دیدی سیاسی نییە بۆ عێراق و بۆ تورکیا و بۆ نازانچی ئەو زۆر ڕاستە ئەبێ حکوومەتی هەرێم یەک ئاراستەی سیاسی بێ لە ڕابردوو ئەوە وا بوو ئێستا یەکێک لە ململانیەکان یاخود یەکێک لە تەورەکانی گفتوگۆی نێوان یەکێتی و پارتی ئەوەندەی ئاگادار ئەو بابەتەیە ئەبێ حکوومەت بێ حکوومەتی حیزب نەبێ حکوومەتی هەمووی بێ ئی هەموو حیزبەکان بێ ئی هەموو لایەنەکان بێ ڕاستی یەکێتی و پارتی دەسەڵاتیان بەدەستەوە دەبێ بەڵام ناکرێ پارتی لای خۆی بەرەو باکوور لی بخڕێ و یەکێتیش لای خۆی بەرەو ڕۆژ هەڵات لی بخڕێ ئەبێ ئاراستەی سیاسی حکوومەت دیار بێ ئەبێ استراتیژێتی حکوومەت دیار بێ و کاتێک حکوومەت ئاراستەی سیاسی دیارە بێ نەک هەر یەکێتی و پارتی حیزبەکانی تریش پابەند دەبن بەو سیاسەتە یەکانگیریەک هەر لە ناو حکوومەت دروست نابێ لە ناو خەڵکیش دروست دەبێ ئەو بابەتە بۆ ئەو ئالنگاریانەی کە ڕوبەڕووی دەبی تۆ گرنگە یەک ڕێزی دروست دەبێ یەک هەڵوێستی دروست دەبێ یەک دەنجی دروست دەبێ لەو حاڵەتەشدا تۆ دۆستەکانی خۆت باشتر دەناسی دوژبنەکانی خۆت باش دەناسی ئەزانی چەکەی و لەکوێ هەنگاو بنی نەک یەک هەنگاوێک بۆ ئەولا بڕۆ گەشتبینی ئەو دروست بێ ئەزانی تەجروبەی تاڵ و کاکزانا گەشت بینم ئێمە یەکێک لە کێشەکانمان ئەوەیە لە سیستەمی حکومڕانی هەرێمی کوردستان کەم و کوڕی زۆرە هەڵەی زۆر گەورەمان کراوە تا ئێستا
ئەو دەسەڵات با ناو نەدەم ئامادە نییە دەسەڵات بێدان بەوە دابنێ کە هەڵی کردووە یاخود هەڵی کردووە داوای لێبوردن بکە لە شوێنێک هەڵی کردووە دەست پێ بکاتەوە کێشەیەک هەیە لە ناو یەک بازنەدا ئەسوڕێتەوە ئەو سیستەمە حکومڕانیە لە ناو یەک ئەو بازنە دەسوڕانەوە یان ئەبێ ئەو بازنەی ببەزێنێ هەنگاو بەرەو پێشەوە بنێ یا ئەگەر حکوومەت پێک بێ یا پێکنێ ئەو سیستەمە سیاسی ئەڕوخێ خەڵک ئەی ڕوخێنی چکە خەڵک بەرگەی ئەو هەموو هێنان و بردن و ئەو هەموو چێشمە ناگرێ واتە ئەو کاتێک کە یعنی حکوومەت یاخود سیستەمی سیاسی دەسەڵات بەرەو پێشەوە هەنگاونانی خەڵک بەرەو پێشەوە هەنگاونانی خەڵک دەسەڵاتەکە بە ینی ئەو ئۆپشنی دیکەی نییە یان ئەوە تا دەبێت تەواو چاک بێ یان دەڕۆخێ بە دڵنیاییەوە بە دڵنیاییەوە دەسەڵاتی هەرێمی کوردستان ئێستاش کاگزانە ڕەنگە جایتیش لێرە گوتویم زۆر بەداخۆ پێتەڵێم دەسەڵاتی دەوڵەتداری نییە تا ئەمڕۆ من و تۆ قسەی لەسەر دەکەین دەسەڵاتە تەنیا دەسەڵاتە تەنانەت حکوومەتیش نییە باش چەند مەلەفەکت بۆ دەژمێرم لە ڕابردوودا لەگەڵ جەنابەت لەگەڵ میوانەکانم لە پانۆڕاما گفتوگۆمان لەسەر کردووە کە یعنی ناتوانین گەندەڵی ڕەنگە زۆر بچووک بێ لە چا ئەو مەلەفە گەورانە مەسەلەن لە مەسەلەی نەوت و غاز ڕوئیاکی هاوبەش نەبووە لە مەسەلەی ئەوەی کە سەرەتاکە بۆ دەستمان پێکرد مەسەلەی سیاسیەکە و ڕویای سیاسی هاوبەشی نەبووە لە مەسەلەی جیاوازی زۆر هەبووە حتا ببیرم دێ مەسەلەن بەڕێزت باسی بازگەکانت کردووە باسی دوو قەزات کردووە لە سنووری پارێزگایەک فەرق و جیایی پێکراوە جاچی یەکێتی کردبێتی سپارتی ئەوە دیارە معلومە چۆنیە ئەگەر یەکێتی بێوێ ئەو حکومڕانیە بەردەوام پێ بدە بە بێدەنگبوونی یان پارتی بێوێ بۆی بچێتە سەر ئەو جۆرە حکومڕانیە دووبارە ببێتەوە چی قازانجەکە یان چیان دەستەکەوێ یان ینی هەرێمی کوردستان چێتە چ گۆشەیەکەوە تەنیا ئەوەش چۆن ماوە بەسەرچوو حکوومەتی ماوە بەسەرچوو کابینەی ماوە وەزارەتی ماوە بەسەرچوو بەڕێدەکرا و بەڕێکراوە ئەوەشە بێتە ماوەیەکی یعنی ماوە بەسەرچوو یعنی ئەبێتە بەڕێوەبردنێکی ماوە بەسەرچوو هیچ لە بابەتەکە ناگۆڕێ یعنی قازانجی تێدا نییە یعنی کاتێک ئێمە نەتوانین خۆمان بگۆڕین کاتێک نەتوانین بەرەو پێشەوە هەنگاو بنین ئەچەقین کاتێک ئەچەقین وەکو باسم ئێستا نەچەقیوە با چەقیوە من ئێستا پێدەڵێم ئێستا چەقیوە ئەوەی ڕابردوو سیستەمە حکومڕانیەکەمان سەقەت بووە ئایا چاچەکەین یا چاچی نەکەین ئێستا ئومێدەکەیە لەو پێکینانی ئەو کابینەیە هەندێک گۆڕانکاری لە شێوازی پێکهاتن پێک شێوازی کارکردنی حکوومەت هەبێ استراتیژی حکوومەت دیار بێ داهاتی حکوومەت دیار بێ دادپەروەری لە حکوومەت هەبێ و سپێ دەڵێم بەرچاوڕوونی بۆ هاوڵاتیان هەبێ ئەو بابەتانە کاریان لەسەر کراوە ئەگەر ئەوە سەر بگرێ زۆر گرنگە زۆر گرنگە یعنی واتە حکوومەتی ئەم کابینەی خەڵکە ئەبێت هەنگاوێک لە چاو کابینەکەی تر ئەچێتە پێش تۆ ئەم جارە کابینەیە هەنگایەک بچی و کابینێش تر هەنگای بچی واتە بەگشتی دەسەڵاتەکەمان بەرەو پێشەوە ئەڕوە بەڵام تا ئێستا هەر دووبارەکردنەوەی هەڵەکانی ڕابردووە تا ئێستا هەر کوتینەوەی ئاسنی سارد بووە یعنی تاکەی یعنی پێشتر یەک لە خاڵە باشەکانی ئێستای لە بینی یەکێتی و پارتیدا هەیە ئەوەیە وەکو جاران نییە ئەم پۆستەم دێ ئەو پۆستەم مەدێ جاری ڕابردوو یەکێتی و پارتی ڕێک نەکەوتن کە ڕێک نەکەوتن یەکسەر لەگەڵ گۆڕان پارتی لەگەڵ گۆڕان لەسەر پۆست ڕێک کەوتو ئەوە ئەنجامی ئەو کابینێش بوو کە بینیمان چەند قەیرانی گەورەی بە دوای خۆی داهێنا ئەم جارە ئەوە نییە دوو لایەنن لە دوای هەڵبژاردن بەڵانس گۆڕاوە پارتی ناتوانێت بەتەنیا کابینە پێکبێنێ یەکێتیش ناتوانێت کابینە بەتەنیا پێکبێنێ پارتی پێشتیش نەیەتوانی بەتەنیا پێکبێنێ بەس بە سێبەرەکانی پارتی کابینەکە پێکە هات ئێستا سێبەرەکانی پارتی ناڵێم هیچ نەماوە بە زۆر لاواز بوو ینی بە سێبەرەکانیشی ئەگەر هەیبێ ناتوانانی کابینە پێکبێنێ کەواتە ئەو دوو هێزە ئەبێ ڕێککەون کە ڕێکەکەون ئەو دوو هێزە هێزی سێب نییە بڵێ من بە کەمتر کارەکەم یا من بە زیاتر کارەکەم کە ئەو دوو هێزە ڕێکەکەون ئەتوانن لەسەر کاتێک لەسەر بەرنامە ڕێکەون ئەتوانن بەرەو پێشەوە هەنگاو بنین ئەبێ کابینەی داهاتوو ئەوە بێ کاتێک لە شوێنێک سەرۆکی حکوومەت قسە ئەکا پرۆژە ئەکاتەوە جێگیری سەرۆکی حکوومەت هەست بکە
کە هی ئەوە کاتێک لە شوێنێک جێگیری سەرۆکی حکوومەت یا وەزیرێک کارێکەکە سەرۆک و جێگیری سەرۆکی حکوومەت هەست بکەن هی ئەوەن وەکو ئێستا نییە وەکو ئەوەی ڕابردوو نەبێ ئەگەر ئەوە بکرێت کارێکی باشە لە ڕووی سیاسەتی دەرەوە تازە خۆمان باسمان کرد بەڵێ ئەبێ سیاسەتی حکوومەت سیاسەتی یەکانگیری یەکێتی و پارتی و تەنانەت ئیلایەنەکانی تریش بێ ئەکری یەکێتی و پارتی ڕاوێژ لە گەلایەنەکانی تریش بکەن سیاسەتێکی نیشتیمانی گشتی دابڕێژن چۆن مامەلە لەگەڵ بەغدا بکەن بۆ پێش هەڵبژاردن بۆ دوای هەڵبژاردن ئەو گۆڕانکاریان کە دێ چۆن مامەلە بکەن لەگەڵ تورکیا چۆن بکەن ئەبێ بەو شێوەیە بێ بەڵام ئەوەی کە تا ئێستا بۆ وەڵی کاکە ئەگەر بەو شێوێ کابینە دروست بکرێتەوە هیچ ناگۆڕێ و تەنیا درێژەدانە بە سیستەمێکی ماوە بەسەرچوو دێمە تەفاسیلتر دوو ڕۆژ لەمەوبەر سەرۆکیەکێتی نیشتیمانی کوردستان دیمانەیەکی لە کورسات نیوزە بوو ئەکی دەمبینیوت بەڵێ قسەیەکی شێ جەناب سەرکردایەتیەکێتی سەرتا دەمەوێت ئەوە بکەم کە پاشەکشەیەک لە قەراراتیەکێتیدا هەبێ یان لە ڕوئایەکێتی هەبێ بۆ پێکێنانی حکوومەت ئایا پاشەکشەیە یان تۆنی دەنگە گۆڕاوە یان مەسەلەن ئەو ڕوئایی خۆیەتی دەیەوێت و جەنابەت ئێستا باست کرد بەشێکی لەنا حکوومەتدا ڕەنگداتەوە جێبەجێ ببێ منیش جێم لێ ئەبێ لە ڕاگەاندن لە بەتایبەتی لە سوۆسیال میدیا باش حملەیەکی گەورە لە سەریچێتە یەکێتی پاشگەز بووتەوە یەکێتی وای گوتی ئێستاوە ئەڵێ پێم سەیرە یەکێتی بۆ پاشگەز بووتەوە بەرتیلی وەرگرتووە پۆستی گەورەی وەرگرتووە خاچی وەرگرتووە پارەی بۆ پاشگەزە بێتەوە یەکێتی پلانێکی هە بۆ بەرنمەیەکی هە بۆ سوورە لەسەر پلانەکە لە هەڵبژاردن گوتوویەتی من ئەوە ئەەکەم تۆ کە چەند دەنگ زیاتر بینی دەستت کراوەتر دەی بۆ جێبەجێکردنەوەی گوتوتە یا ئەوەی ئەو بەرنمەی داتڕشتووە کاتێک کە تۆ نەتوانی بەتەنیا یاخود نەتوانی زۆرینە بەدەستبێنی تۆ ئەو ئەبێ بەش چەندت پێکری ئەوەندە باسی بکەیت واتە یەکێتی پاشگەز نەبووتەوە یەکێتی کۆمەڵێک لەو هەڵبژاردنە کۆمەڵێک گۆڕانکاری گەورەی کردە بێ خەڵکەوەی لەبیر بێ جاری ڕابردوو پارتی بەخۆی و بە پێکاتەکان 56 نزیکەی 56 کورسی هەموو کاتێکی توانی بەتەنیا حکوومەت پێک بێنێ بەتەنیا بکە بەتەنیا کار بکە بتەن ئێستا وانە ئێستا 39 کورسی هەیە پارتی گۆڕا بابەتەکە باشە ینی پارتی ناتوانێت بەتەنیا حکوومەت پێک بێنێ لایەنەکان تریش هاوکاری بکەن ناتوانێت بەتەنیا حکوومەت بێنێ وەکو ژمارەی کورسی جگە لە وەکو هەژمونیش حکوومەتێک لە پێکێنانی حکوومەت بەبێ پارتی و بەبێ یەکێتی ئەستەما یعنی ناکرێ هەژمون مایە هێشتا ئەو گۆڕانکاریەک بووە ژمارەی کورسەکان گۆڕانکاری بەسەر داهاتووە گۆڕانکاریەکی تر بۆ یاسای هەڵبژاردن گۆڕا پێیچەتی پێداگری لەسەر گۆڕانکاری لە یاسای هەڵبژاردن نەکرد چەند هەوڵیدا لەگەل لایەنەکان لەگەڵ ئەو لایەنانی تریش کە هاوڕابوون لەگەڵ یەکێتی لە ناو پەرلەمان پارتی ناتەڕایە لەبەرەوەی زۆری نەی بەدەستەوە بوو نەتوانرا یاساکە هەموار بکرێتەوە بەڵام یەکێتی پەناهانای بۆ دەوڵەتی فیدرالی برد لەوێەوە یاساکەی گۆڕی ئەوە بەڵێ دەوڵەتی مەبەستم لە دەوڵەتی فیدرالی ئەوە گۆڕی شتێکی تر هەبوو پێشتر بەکارهێنانی کارتی پێکاتەکان هەروات دەکرد و دوو تورکمانیان دینا و دوو کریسیانیان دینا سەر تەلەڤیزیۆنی ئەمە واو ئەمە واو ئەمە دەستخۆشی لەوەکەن ئەمە دەستخۆشی وەلکەین ئێمە هیچ کێشەمانی و هیچ گرفتمانی و هیچ وایە نەکرد وەکو ئەوەی یەکێتی و یەکگرت و کۆمەڵ و گۆڕان دژی پێکاتەکان بن وەکۆی دژی مەسیحی بن دژی تورکمان بن وانە بوو ئێستا ئەو کارتش لە دەستی پارتی دەرات ئەو کارتەشی لە دەست دەراتیە کەواتە یەکێتی لە هەڵبژاردنەوە ئەگەر نەشی توانی بێ زۆری نەبەدەست بێنێ بەڵام گۆڕانکاری گەورەی کرد ئەمێن تۆ سەر بەرنامە تۆ ئەڵێ من ئەچمە هەڵبژاردن ئەگەر بی بەمەوە ئەوە ئەەکەم ئێکە برتۆ ئەگەر نەتکرد گلەی بکە بەڵام کە کردت کە نەتهینە گلەی ناکرێت چکە نەمتوانێت ئەوە یەک دوو قسەیەکە بۆ بزانام لە چاوپێکەوتنەکەش باس کرد ماوەی ڕابردوو زۆر جێم لێ دەبوو لە فەیسبوو دەگوترا کاک بافڵ گوتی نێچی مەسرور بارزانی نابێتە مدیر عامیش هەمومان نەزانێن خۆ کاک نێچیر نابێتە مەسرور نابێتە مدیر عام مدیر عام خۆشی باسی کرد یعنی من نەوەی باسی ئەو بکەم ئێمە ئەمانزانی بابەتەکە چییە یعنی ئەو دڵنیا بوو لەوەی ڕێژەی کورسەکانی یەکێتی زیادەکەن ڕێژەی کورسەکانی پارتی کەمەکەن کەواتە نابێ بەبێ ئەوکەی یەکێتی ئەو وەکو کورسی جگە لە وەکو هەژمون ڕاستی بوو هات ئێستا تۆ ئێستا ئێمە گەیشتونێتە قۆناغێک دوای هەڵبژاردن
حکوومەت پێک نهاتێ گلەی دۆستانمان لێ دەکرێت دڵی دوژمنانمان خۆش کردووە بۆی کابینەی حکوومەت پێک نایە ئەو ڕاستیە باشە گەیشتە کۆناغی ئەبێ کابینە بکە ئایا کەس هەیە بڵێ یەکێتی ئەتوانێت بەبێ پارتی حکوومەت پێک بێنی یا پارتی بەبێ یەکێتی حکوومەت پێک بێنی نه کەواتە کە ناتوان ئەبێ گفتوگۆ بکەن جگە لەوەی خۆمان بە پێویستی دەزانین گفتوگۆ بکرێ بۆ پێکەنانی کابینە ئەبێ لە بیرمان نەچێ کۆمەڵێ دۆستی گەورەی لە دنیا دۆستی کورد هەن گەلی کوردستان هەن ئەو دۆستانە پەیوەندیان لەگەڵ حکوومەتی هەرێمەیە لەگەڵ یەکێتی هەیە لەگەڵ پارتی هەیە فشاری زۆر خەن بۆی حکوومەتەکە پێک بێ ئەوانەی کە دۆستمانن واتە ئەوانیش دانەنیشتون ئەمێ باسی ئەو بابەتەکەم ئەبێ دانیشت باشە ئەبێت دابنیشی خۆ بەبێ دانیشتن ناگەی ئەو ئێران و ئەمریکا دادەنیشن ئەبێت دابنیشی بۆ ئەوی گفتوگۆ بکەیت خەڵک ئەبێت دڵی بەوە خۆش بێت کە دانیشتن هەیە بۆ چارەسەرکردنی گرفتەکان باشە کە تۆ هەر حکوومەت پێک نەینی و ئەو ناتوانانی پێک بین تۆش ناتوانانی پێک بینی ئەبێ حکوومەت پێک بینی بەڵام چ جۆرە حکوومەتێک پێک بینی وەکو باسم بکەیت ئەگەر حکوومەتەکە بە هەمان شێوەی جاران بوو بە هەمان ناوەرۆکی جاران بوو خەڵک حەقی گلەیی هەیە هەڵبژاردننی داهات و دێتەوە خەڵک حەقی هەیە ڕێیەکی تر بداتن لەبەرەوە کە باز دەکرا بەڵێ ئێستاش ئەو ڕاست دەرچوو پارتی بە بەیەکێتی بیتوانێ باە کاکزانە لەبیر مەکە پارتی بتوانێ بەبێ یەکێتی حکوومەت پێک بێنێ ئاوی لێ ناخواتەوە یەکێتی بتوانێ بەبێ پارتی حکوومەت پێک بێنێ ئاوی لێ ناخواتەوە بەڕاستێکە دەوێ یەکێتی بتوانێ بزانم هەردوو لە هەوڵەدەن یەکتریش نیاڵن بەڵام چ جۆرە نهێشتنێک کاتی خۆی شەڕ هەبوو ئێستا شەڕ نیە ئێستا بە ململانی سیاسی ئێستا حەقە لە ململانی سیاسی بخەویتە بە پێشکەشکردنی نمونەی باشتر هەوڵ لە خزمەت گوزار باش بابەتێکی کە زۆر تەرکیزی لەسەرەوە زۆر پێی حملەی پێ لەسەر یەکێتی دەکرێت تەوتین و هەژماری منە من دەمەوێت ئەو واقع بینانە ئەوە لە جەنابەت بپرسم سیاسیان جوابم نەدەیەوە مەسەلەن لە بەغدا بووی لە ئەندامی ئەنجومەی نوێنەرانی عێراق بووی تەوتین ئەوەی کە هەیە بە پێی بڕیارەکەی دادگای فیدرالی شتێکە و ئەوەی خەڵک پێی وایە کە دەبێ هەژمارێک لە بانقی ڕەشید و ڕافیدەی بکرێتەوە وەڕاستەوخۆ سەریمان چۆن مۆزەفێکی عراقی بەخت ناوەڕاست و باشوور موچەکەی دەخرێتە سەر هی هەرێمیش بخرێتە سەر ئەوە ڕقم یەک بەغدا ئەوە دەکا دوو ئەو تەوتینە یان ئەوەی کە دەوترا تەوتین و هەژماری من پێت وایە هەڕێک هەژماری من جێبەجێ بوو لەسەر ئەوە زۆر مشتومڕێ و پێیان وایە هەتا دوو تەلەڤیزۆن وڵات و ڕۆژە متابعە دەکەم هەموو کاتەکەیان بۆ سەرقاڵ زین چۆنە کاک یەکەم هەژماری من ئەو دیارە لە کوردستان هەژمارێکی بانکیە و خەڵک لێ موچەکە وەرەگری ئەو بڕیاریش دەرچوو دوێنێ بگرێت و سەر وەزارەتی دارایی لەگەڵنی ئەو جودایە من لەگەڵم لەگەن ئەو جودای هەیە ئەوان ئاڵین لە بە چوارچێوەی قانون لە چوارچێوەی یاسادا ئەو کارەکراوە تۆ لەگەڵینی باشە چیترت لە بەردەما ئەڵێ تەوتین یعنی مشکلەکەی ئەوەیە بەشێکمان هەر تێش نەگەیشتون تەوتین چییە اینجا قسەشی لەسەرەکەی تەوتین دوومانەی هەیە هەروشە عەرەبیەکە یەکیان یعنی جێگیرکردنی ناوەکان ئەگە بە ماناکەیتی شۆبگرین بە نیشتیمانیکردن بۆچی پێت وایە ئەگەر سلێمانی بەتەنیا لیستی بچیتە بەغدا بە نیشتیمانی بۆ یا جێگیر بووە ئەگەر دۆک بەتەنیا چۆ جێگیر بووە بەڵام ئەگەر هەموو پێکەوە چوو جێگیر نەبووە واتە ئەوەی ئێستاش دەکرێت هەر تەوتینە ینی هەندێک شت دروست بوو لە بزانام کاک زانە بۆ ئەو بابەتە دروست بوو کاردانەوەیەکی تند بەرامبەر ئەو سیاسەتەی حکوومەت دروست بوو بەرامبەر هەژماری من دروست بۆ لەبەرەوەی لە ماوەی ڕابردوو فەرمانبەرانی هەرێمی کوردستان چەند جار ینی موچیان خوراوە موچیان کاردانەوە بوو بەرامبەر بەوەی کە موچیان خورا کە موچیان حەقی خۆیانە داوا دەکەن فشار دەکەن حەقی خۆیانە و متمانە نەما کارگەیشتە سەر ئەوەی بەشێک لە خەڵک تێش ئەگەیشت مابەتەکە چیە کاردانەوەی بەرامبەر حکوومەت کە متمانەی بە حکوومەت نەما پێم گوتی سیستەمە سیاسەکەمان سیستەمە سیاسی و حکومڕانیەکەمان سەقەتەکە کار بگاتە سەر ئەوەی خەڵک پێی باش بێ بەغدا موچەکەی بدان نەکەوە ئەوەی یەک دوو من ئەوەی بنزانیم حکوومەتی عراقی مامەلە لەگە پارێزگا ناکە خۆ ئەگە تو مامەلە لەگە پارێزگا بکە کەواتە هەرێم هەڵە بەشێتەوە ئایا هاوڵاتیەکەیە لە کوردستان لەگەڵ ڕەوشانەوەی هەرێمی کوردستانی بەکەم و کوڕ بەس بۆ یەکێتی ئەوەی داوا ئەکریان ئەوە نەبوو کە داوای خەڵک لە مێژووی دروستی کرد داوای کردبوو یەکێتی داوای لە حکوومەتی عراقی کردووە داوای لە حکوومەتی عراقی کردووە ئەو بابەتە لێرە بەدەر لە هەژماری من چارەسەر بکە بەڵام موچەکە هەروەکو خۆی دێ چارەسەر بکە حکوومەتی عراقی یەکەم ئەوەی نییە بانکی نینە یعنی لقی بانکە فیدرالیەکانی لێرە نییە ناشی کاتەوە کاکە ئێمە زۆر هەوڵمان داوە لێرە بکرێتەوە ناکاتەوە
بابینی ڕافی دێم کاتەوە ڕەشید بکاتەوە TVI زیادکە ئێمە مەمنونین تۆ لەوێ ئەتوانیت لەوێ موچەکەی خۆت ناوی خۆت لەوێ بنووسی فۆرمەکە لێ پڕکە لەو بانقانە نییە هەیە نییە TVI هەیە لە بانکی عراقی تیجاری لە سلێمانی و لە هەولێر وە بزانم لە هەڵەبجەش بەشێکی لە کەرکووک شۆرزام کراوەتەوە هەیە هەر ئەوە هەیە پێڕناگە ئەوە خاڵی یەکەم خاڵی دوو ئەوانەکە نیانە ئەوان ڕاستەوخۆ عراق نەیکرد واتە یەکێتی ئەوەی ڕاستەخۆی نەکرد بخات سەر پارێزگا بڵێ قایمەی بۆ دەنێ نایکە ئەڵێ لەگە هەرێمی کوردستان من معاملەم هەیە ئەڕێ لەگەر کوردستان بەڵام وا دانێ واش کرا یعنی ئەتو پێتوابی مادام ئەتو گوتت لە هەژماری من وەرناگرم چۆ سەر عێراق ڕاستە خۆم و چەوەرەگری ناوانییە کاکە تۆ فەرمانبەری لە حکوومەت کەسێکەیە بەرپرستە کەسەکەی لیستەکەت بۆ ئاماداکە لە کۆتاییدا هەر ئەو حکوومەتی هەرێمەیە لیستەکەی ئاماداکە ئۆنێری ئەو کاتە تۆ ئەگەر دەوام نەکەی چۆن لیستەکەت بۆ ڕەوانەکەی تۆ ئەگەر دەوامەکەی چۆن متمانەت هێ بەو دەستگایە لەوێ دەوامەکەی ئەگەر دەوام ناکەی چۆن پارەکەت وەرەگری ینی هەندێشت ئەو بابەتە تێک باش ینی تەڕاجعی تێدانی قەرارەکەی یەکێتی ئەوەی کە دەمانگوت مەسەلەن یان دەگوترا کە هەژماری من ڕەفزە و تەوتین ئەمە تەڕاجعی تێدانە یان بەڵێ ئێستش هەوڵە درێ لقی بانکەکانی تربیێرە ئەو کاتە خەڵکە توانین لە هەژماری بکە لە بانکەکانی تر بکاتەوە هەژمارەکە خۆر هەر هەژمار پێ بەڕای من بە بانقیکردنی ئێستا بەڕای من ئەوەی کە هەبوو ئەو کاردانەوە بەڵگەی ئەوە بوو کە خەڵک متمانەی بە دەسەڵاتی هەرێمی کوردستان نەماوە بۆی وایان دەکرد ئەجینا خۆ خەڵکەمەی حەز ناکات دوای عێراق چۆن لێت وەرەگری لە پارێزگایەکە بێ هەرسێ پارێزگاکە هەر چوار پێستا بوو بۆ پات چوار پارێزگار چوار ئێستانە هەژماری منە تەوتینە تقریبا لەو ناوەڕاستە بە بانقی ئەو خاڵێکم دوو بەڕاستەکەی کاکزانە ئەوە منیش نیم ئەوانەی تایبەتمەند بوون دەبواە بێن ئەو بابەتانەشی بکەنەوە و باسی بکەن یعنی بوو بۆ بابەتێک تۆ لەگەڵ هەژماری منی یا لەگەڵ هەژماری منیم بابەتی گفتوگۆ نەما بوو ئێستا ڕەشیان سپی لەگەڵ یا لەگەڵنی ئەگەر لەگەڵ هەژماری منی دەنگ ناینی ئەگەر لەگەڵ هەژماری منی دەنگ دینی وایلی هاتبوو کاکە یعنی وایلی هاتبوو ئێستا بابەتەکە چارەسەرەبی بڕوا دەکەم ئەو ئێستا مادام موچەکە ینی چوونە سەر چۆ سەر عێراق لە ئەستۆی ینی ئەستی حکوومەتی عێراقە موچە بدا اینجا موچە بە شێوەیەکەدا ئەبێ خەڵکیش لەمە دوو ئازاد بێ لە چ بانقێک و وەرەگەری لە چ بانقێک وەرناگری ڕێک ئەو ڕێکەوتنەکە شەرەوەیە بەڵێ و بەڕاستەکەشی حکوومەتی عێراقی نەحکوومەتی عێراقی ئامادەیە نەیەکێتیش ئامادەیە ئەزانین چۆن نەکرێت تۆ یەکێتی نیشتیمانی کوردستانی هەموو کوردستان ناوی هەموو کوردستانی گەورەی سەر بێ بڵێ من سلێمانی زیاد دەکەمەوە لە حکوومەتی هەرێم کەواتە بێتە دوو هەرێم ئەکرێ گە بیتە دوو هەرێم ئایا ئەکرێ ئەوە ئەچێتی ئەو کارەکە یعنی ڕەنگە لە خوایان بووە ئەوە ببیتە بیانوێک بۆ هەڵوەشانەوەی حکوومەتی هەرێم بەڵام ئەبێ لە بیری نەکەین کاتێک حکوومەتی هەرێم هەڵۆشێتەوە هەروە بە ئاسانی نابی پۆلیسیش ئەچێتە سەر بەغدا و پۆلیست نەقلەکە بۆ بەغدا و پۆلیسی بەغداد بۆ دینیتە ئێرە و پێشمەرگەت بۆ نەخلەکە بۆ ڕوومادی و ئەسکەری عێراقت بۆ دێنی و هەژدی شعبیت بۆ دینی و بەڕاستی پێویستە ئەو بابەتان زۆر باش بیرکردەوە زۆر لێرەوە ئەڵێم زۆر گلەیم لە کاربەدەستانی حکوومەتی یەکێتی و پارتیە کە نەیانتوانی ئەو بابەتە ڕوونکەنەوە کردیانە بابەتێکی ململانەی لە کاتی هەڵبژاردندا کە زۆر خراپشکایەوە باش هەر لەسەر پەیامەکە باسی مەسلەیەکی نەتەوەی دەکرێت و ئێستا ئاشتی هەیە لە باکوور گفتوگۆ هەیە لە ڕۆژاوا و ئەوەی کە سەرۆکیەتی نیشتیمانی کوردستانیش گوتی ئەمە هیوای سەرکەوتن بۆەوە دەخوازیین و باسی لەوە کرد کە هەفتەی جارێک قسە لەگەڵ مەزلوم عەبدی دەکا ئەوی پێی بکرێ بۆی دەکا پرسەنەتەوەیەکە لە چ ئاستەدایە پرسەنەتەوە یەکەم باسی ئەو لە سەرەتاوە باسمان کرد لە سووریا گۆڕانکارێکی ئێستا لە سووریا هەوڵی کۆمەڵگەی نێودەوڵەتی تا ڕادەیەک و هەوڵی ئێمەش لێرە تا ڕادەیەک مانەوەی سەقامگیریە لە ڕۆژئاوا واتە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا ئەو سربەخۆیی کە هەیەە لە چوارچێوەی دەوڵەتی سووریاش بێ پارێزراو بێ ئێستا هەوڵەکان بۆ ئەوە کە پەیوەندی ڕاستەوخۆی بە ئێمە بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستانی من لێرەوە شایدیەک بۆ کاک بافڵادەم لەو ڕۆژەوە کە ئەو شۆڕشی ڕۆژئاوا دەستی پێکردووە کە ئەو جوولانەوەی دەستی پێکردووە چ خۆی وەکو شەخص چۆکو یەکێتی نیشتیمانی کوردستان بە هەموو شێوەیەک پشتیوانی لە ڕۆژاوای کوردستان کردەوە ڕۆژاوەکانش نەتیان پێە لە ڕووی دیبلۆماسی لە ڕووی دروستکردنی پەیوەندی لە ڕووی چەکتە قەمەنی فێرکردن مەشق هەموو ئەوانە خۆت ئەزانن یعنی چکرایە هەندێک نیگەرانیش هەبوو لەسەرەوە کە مەسەلەن زۆر لایانی تریانی براس کرد لە دانوستانەکان ئەوە هەموو هەبووە ئێستاش یەکێتی پشتیوانە
ئەوەی کە باست کردووە کاک بافڵ خۆی تاکیدی لەو بابەتە کردووە لەسەر ڕێگەی مامزلێن کەواتە ڕێگەی مامزلە لەوێ ئێمە چۆن دەتوانین پشتیوانی براکانمان بن خوشک و براکانمان بن ئەگە بێو شێبێت لە باکوور یەکێتی لە 93ەوە دەستی هەیە لە پرۆسی ئاشتی هەر جارێک پرۆسی ئاشتی بوویەکێتی دەستیدا بە لەسەر دەستی یەکەمین جار شەڕ ڕاوەستاندن لەسەر دەستی بەناو نێوانگیری سەرۆک مامزلال بووە و تا ئێستاش یەکێتی ئامادە بووە لەو بابەتە ڕۆلی خۆی بجێڕێ بەڵام تورکیا کاتێک نەیویستیە شەڕ ڕابۆستێ و ویستیتی بە شەڕ کۆتایی بە کێشەی کورد بێنیا کێشەی کورد وەک خۆیاڵێ بە شەڕ چارەسەر بکە یەکێتی نەچێتە ژێر ئەو بارەی هاوکاری ئەو دەوڵەتە بێ کە تەنیا بیر لە چەک و زەبر و زەنگ دەکاتەوە نایەکێتی ئەو بارەی نەکردووە بۆیە بینین تورکیا هەراسانە تورکیا نیگەرانە تورکیا تووڕەیە لە یەکێتی تەنانەت یەکێتی وەکو پەکەکەش حسێبەکە وە سلێمانی وەکو دیاربەکرێکی بێ دەسەڵاتی دەوڵەتی تورک حسێبەکاتن ئەوە سیاسەتی یەکێتی بووە یەکێتی نیشتیمانی کوردستان خەڵکی کوردستان بۆ وڵات نیشتیمان پەروەری خۆیان بۆ پشتیوانیکردن لە خوشک و براکانیان بۆ بەشەکەی تری میلەتەکەن قوربانی زۆرماندایە ئێستاش یەکێتی ئامادەیە ئەو قوربانیەی بدە ئەوە هیچ نەبێ فڕۆکە خانەداخستنی فڕۆکە نەک هەر ڕێگە نادا فڕۆکە لێرە لە سلێمانی بچیتە ئەنقەرە بچیتە ئەستەمبۆڵ ڕێگە نادا لە سلێمانی و بفرێ بەسەر ئاسمانی تورکیاشدا و بچی و بێتەوە کەەوە زەرێکی زۆری لە خەڵکی سلێمانی و پارێزگای سلێمانی و گەرمیان و هەڵەبجە ئەوانش داوە ئێمە ئازانین ئەو سیاسەتی یەکێتیە وەکو باسم کرد ماوەی ڕابردوو کۆمەڵی قسە ئەکرا پرۆپاگەندا ئەکرا لێرەوە لەوێ ئەوەی بوو کاک بافڵ کە وەکو سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو بابەتە گشتیانەی زۆر بە جوانی ڕوون کردووە تەکیدی لەسەر سووربوونی سیاسەتی یەکێتی کردەوە لە ئێستا و لە داهاتوشدا واتە جارێکی تر ئەو بابەتەی خستەوە بەردەم بەڵێ ئێستاش یەکێتی و پێویستە پارتی شوابی پێویستە هەموو لایەنەکە لەوە بەتە شوابن ئێمە هەمومان پشتیوان بین کێشەی کورد لە تورکیا بە ئاشتی چارەسەر بکرێ و ئێمە چەند هاوکاری دەوڵەتی تورکیا بین هاوکار چەند هاوکاری بین ئەوەندە تورکیا لە چارەسەرکردنی پرسی کورد بە دیالۆگ و ئاشتی بێمنەتە بێ خۆی دوورەکاتەوە بە پێچەوانەوە ئەبێ ئێمە کارێک نەکەین ببیتە هۆی هاندانی دەسەڵاتدارانی تورک بۆی بەس بیر لە زەبروزەنکەنەوە و پێیان وابێ ئێمەش پشتیوانیە بەڕاستی لە ماوە ڕابردوو زۆر بەداخەوەڵێم بەشێک لە هەرێمی کوردستانیا بەشێک یا حیزبێک لە حیزبەکانی کوردستان کارێکی کردووە ئەگەر پاساویش بۆ خۆی دینیتەوە بەڵام ڕاستەوخۆ هاندانی دەوڵەتی تورک بۆ بۆ ئەوەی سووربی لەسەر ئەو ڕێگایی بەڵام ئێستا بارودۆخەکە گۆڕاوە هەم تورکیا باسی ئاشتی دەکە هەم پەکەکە ئامادەیی دانانی چەکە و بینیمان پارتیش لە نەورۆز بەشداری لە ئاهەنگی نەورۆزی دیاربەکر کرد کەواتە ئەکرێ بڵێن ئومێدێک هەیە سیاسەتی لە دوای کابینەی حکوومەت سیاسەتی یەکێتی و پارتی و کابینەی حکوومەتیش بۆ ئەو بابەتەش ببێ بە یەک و هەمومان بەیەکەوە هەم دەرفەتێ هەم هاوکارەکان زۆرترن هاوکار بین بۆ ئەوەی پرسی کورد لە باکوور چارەسەر بێ کاتێک پرسی کورد لە باکوور چارەسەر بێ کاک زانا یەکەم شت بۆ ئێمە بۆ خەڵکی کوردستان هەرێمی کوردستان قازانجا ئەو فشارە زۆرەی دەوڵەتی تورک لەسەر ئێمە نامێنێ ئەو پلانانەی لێمانە جێردرێ نارم نامینێ بەڵام زۆر کەمە بێتەوە بەشێکی زۆری لەو گوندانەی کە بەهۆی شەڕەوە چۆل کراون یا لە ژێر کۆنتترۆلی تورکیادان یا لە ژێر کۆنتترۆلی پەکەکەدان چۆل ئاوادانەکرێنەوە واتە چۆلەکرێن لە لەوانە و ئاوادانەکرێنەوە کە ئەوەش کاریگەری بۆ سەر بژێوی خەڵکی کوردستان زۆر زۆر دەی بۆ سەر باری ئابووری کوردستان زۆر زۆر دەبێت باش بەکۆی گشتی ئەگەر وەکو زۆر جار من لەرە گفت و گۆمان کردووەکو نووسەر و ڕناکبینێک ئەگەر داد بڕم لە پلە حەزبێکە و بەبێ هیچ فلتەرێک وەکو کاک بافڵ گوتی هەڵسەنگانت بە واقعی سیاست و حکومڕانی و دەوڵەتداری بۆ کۆی سێکتەرەکان چی بوو بۆ قسەکانی سەرۆکیەتی وەک سیاسیەک بەڕای من زۆر کاک بافڵ زۆر ڕاشکاو بوو دوو سێچات تەوەری باسکرد تەوەریی تایبەت بوو پێویست ناکە قسەی لەسەر بکرد ڕازگۆیانە شتە تایبەتەکانی باسکرد و ئەبینم هەندێک جار ئەو بابەتانە زۆر گەورە دەکرێ و یعنی ئەو جۆرە ڕازگۆیی و ڕاشکاویە لە لایەن سیاسەتمەدارەکانی کورد کەم دەگمەن بووە تازەیە بابەتە گشتەکانی دووربینی تێدا بوو زانیاری زۆری تێدا بوو یعنی ئەوەی ئێمە هەستمان پێکرد لە دیدارەکە زانیاری زۆری لایە پەیوەندەکانی یەکێتی لەگەڵ ئەو لا بۆتە هۆکاری ئەوەی کە
کە بە ئاگابێ لەو گۆڕانکاریانە وەک خۆتە زانی ئەڵێن گۆڕانکاریە بێ بەخۆشی بیان بە ناخۆشی بێ گۆڕانکاریە بێ وەدیدی یەکێتی ڕوئای یەکێتی بۆ سیستمی حکومڕانی ڕوون کردەوە وەدیدی یەکێتیشی بۆ حکومڕانی لە بەغدا ڕوون کردەوە بە ئاشکرا ئەڵێ پێویستە ئێمە کێشەکانی خۆمان لەگەڵ بەغدا چارەسەر بکەین لە بەغدا بە گفتوگۆ کێشەکانی خۆمان چارەسەر بکەین پاکەکە لە شەردایە عەبدوڵڵا ئۆجەلان 20 و چەند ساڵە 6 ساڵ زیاترە لە زینداندایە لەوێ ئەڵێ هێزی چەکدار هەڵەوەشێنمەوە با گفتوگۆ بکرێت تۆ لە دەسەڵاتی هەندێک جار ئەڵێن ئێمە گفتوگۆ لەگە عراق ناکەنی هەندێک کێشە دروست دەکەین تۆ لە ترۆپچی دەسەڵاتی عراقی چۆن ئەوە ڕەتەکەیەوە ئێمە کۆمەڵێک دەستکەوتی گەورەمان لە هەرێمی کوردستانەوە دەستێنەوە ئەبێ ئەوانە بپارێزین اینجا هەنگاو بۆ ئەوان تر بنێن نەک لە بەرەوەی شتێکی ترمان دەست ناکەوێ ئەوانە بخەین ئەوەی تریش لە دەست بدەین ئەوە زۆر مەترسی دارە بەڕاستەکەی ئەوەی خوێنمەوە کاک بافر زۆر بڕوونی ئەو بابەتەی باس کرد باش دووبارە بێمە سەر پرسی حزبەکە و چەند خولەکەی ماومە ئێستا دۆخی یەکێتی چۆنە کاکارس بە تایبەتی دووسبەی دیداری بەرفراوان یەکێتی دەست پێ دەکا وەڵی وەکو هەموو حزبەکانی تر یانی دۆخی یەکێتیش و کاری خۆیەکات و دیدارەوە دومین جارە ینی ئەزمونێکی نوێیە جاری ڕابردوو کە دیدار کرا و ئەو جاری دۆمیش کرا گفتوگۆی زۆرەکری لە ناو کادیرەکان راپۆرتی جۆرا و زۆر پێشکەشەکرێ گۆڕانکاری زۆر نەمە بەستم هەر دیدارنی کۆی دۆخی یەکێتی چۆنە لە ڕووی تۆکمەی و یەک قەراری و بیرکردنەوەیکی دووربینانە بۆ حکومڕانی و بۆ سیاسەتی دۆخەکەی ئەوەیە کە باس کرایە ئەوەی کاک بافر باسی کرد من لەوە زیاتر نییە لەسەر بەرەو باشتر هەنگاو دەنێ ومێت هەیە زانی پێویستە خەڵکی کوردستان پێویستی بە یەکێتیە پێویستیش یەکێتیەکانیش پێویستیان بە یەکێتیە و پرۆسەی سیاسی عراقیش پێویستی بە یەکێتیە ئەبێ ئەو بایەخە بزانین کە یەکێتی هەیەتی کاتێک ئەو بایەخەزانێ بێ گرنگی بە یەکێتی بدەینە بە یەکێتی بەرەو پێشەوە بین بۆی ڕۆڵی زیاتر بێ لەسەر ئاستی هەرێمی کوردستان لەسەر ئاستی عراق لەسەر ئاستی ناوچەکە یەکێتی لە هیچ بەرەیەکە کام بەرە بەرەی مەسەلەن بەرەی ئەمریکی یان نازانم بەرەی مەقاومەیان بەرەی یان سیاست یەکێتی لە بەرەی خەڵکی کوردستانە یەکێتی و ئەمریکا لە یەک بەرەدانە لە ڕۆژئاوای کوردستان کاک بافڵ هەموو جارە چێتە بە ڕۆژئاوا بە فڕۆکە و لەگە جەنەڕڵ ئەمریکیەکانە چێت لە یەک بەرەدانە یەکێتی لە یەک بەرەدانە لەگەڵ براکانمان لە باکوور ئەوەتە تورکیا چۆن پەلاماری درۆنەکان لەسەر چیایگارێ و هەفتەنینە سوڕێتەوە لە سلێمانیشە سوڕێنەوە و ئەوەتە چۆن ئابلوقا خاتە سەر هەندێک ناوچەی باکوور ئەشخاتە سلێمانی لەگەر بە یەکێتی لەگەر عێراقدایە لەبەرەوەی ئێمە پێمان وایە هەرێمی کوردستان بەشێکە لە عراق و دەرفەتی ئەوەی هەیە ئەو گرفتانێکە لە نێوان هەرێمی کوردستان خەڵکی کوردستان عراقەنە بە گفتوگۆ و لە ژێسایی دەستور چارەسەری بکەین یەکێتی لە پەیوەندی باشدایە لەگەڵ ئێران لەبەرەوەی 600 کیلۆمەتری هاوبەش لە نێوان ئێران و هەرێمی کوردستانەیە ئێران زۆر بە ئاسانی ئەتوانێت گەورەترین کێشە بۆ هەرێمی کوردستان دروستکە سیاسی عسکەری هەموو جۆرە گرفتێک دروستەکە خۆشبەختانە توانیوێتی بەو پەیوەندیانەکەیەتی توانیوێتی لێرە دەرفەت نەدا بەوەی ئێران لە جیاتی ئێران ینی هەوڵدا فشار بخات هەرێمی کوردستان بە پێوانە بە پێچەوانەوە پەیوەندی بازرگانی هەیە و حکوومەتی هەرێم بەگشتی ئەو بابەتە هەیە لەبەرەوە بەڕاستی یەکێتی لە فلان بەرەدایە و زۆر جەژێم لێ بوو یەکێتی لە بەرەی مقاومەی چییە مقاومەی چییە عراق خۆی لەژێر هەژمونی ئەمریکادایە لەبەرەوە هەر وڵاتێک هەر لە چ ناوچەی بێ چ نێودەوڵەتی بێ پشتیوانی لە کێشەی ڕای کورد بکە ئێمە بێ بە دۆستی بزانین دەستی بگرین و لەگەڵی بین هەر وڵاتێک هەر دەوڵەتێک چ لە ناوچەکە بێت چی لە دەرەوە بێ هەڕەشەوی بۆ سەر گەلی کوردستان یا دژایەتی هەر گەلی کوردستان و هەرێمی کوردستان بکە ئەبێ ئێمە لە بەرامبەری بۆستینەوە زۆر سوپاس بۆ بەڕێز ئارێز عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان سوپاس بۆ دەرفەت بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شۆمان پێشکەشکردن هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بنخوات